چەند لێەوە چوونەتە شنگار بۆ ئەوەی تاکید بکەنەوە لەوەی کە شنگار لەو هێزانە چۆل کراوەتەوە کە یاسایی نین چەندتان لەوێن کێتان ڕێگەتان پێدراوە بچناوێ وان نییە نە پاک کراوەتەوە و ئەو هێزە نایاسایانەی کە لەوێ خۆیان سەپاندووە بەردەوام لەوێن و کێشەش هەبووە لێکدان هەبووە پێکدادان هەبووە بینی هێزەکانی حکوومەتی فیدرالی لەگەڵ ئەو هێزانەی کە خۆیان سەپاندووە و لەوێ نەک کەمیان نەکردووە هێزی زیاتریشان لە سووریا هێناوە و ڕوبەڕوو یەکتر وەستاونەتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە خۆشکراوە و لە هەمان کاتیشە ئەبینین کە بە هەزاران خەڵکی شنگار جارێکی تر ڕووی کردوتەوە هەرێمی کوردستان و ئاوارە بوون چونکە لەبەر ئەو کەشە ناتەندروستەی کە لەوێ هاتوتە دی لەبەرەوە ئێمە داکۆکی دەکەینەوە لەسەرەوەی کە ئیتفاقیەی شنگار پێویستە جێبەجێ بکرێ و حکوومەتی فدرالی عێراقی پابەند بێ بە جێبەجێکردنی ئەو ئیتفاقیە کە لەو وەختە کەشێکی وا دەخۆڵکەندرێ ئەم ئاوارانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان بتوانن بە سەربەرزی بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان